سڵاتان لێ بێەوەی کای بینێن کۆبوونەوەی بژمێرەکانی کاتی سەرژمێریە باس دەواکەن کە موچەی مانگێکیان تا ئێستا نەگرتووە حکوومەتی کاربەڵەکرد موچەکەی پێ نەیاون وەندێکشان بەڵێنی دامەزرانیان پێدراوە بەڵام بەڵێنەکان نەبراوەتە سەر ئێستا لە پارکی ئازادی کۆبوونەتەوە دەیانەوێت ناوی هەمویان بنووسن و بچنە بەدەم ڕێبەرایەتی ئاماری سلێمانی لەوێ داواکاریەکانیان بەرز بکەنەوە کۆی گشتی و بژمێرانەی کە هەن 20,000 بژمێرە لە پارێزەکانی هەرێمی کوردستان نزیکەی 7,500 بژمێریان کە دەرچوو دانەمەزراون لە سنووری پارێزگای سلێمانین ئەم هەمویان باس دەوە دەکەن کە بڕیار بۆ 2 موچە وەربگرن کە چکە 2 مانگ داوامیان کردووە ئێستا 2 مانگەکەیان بۆ کراوە بە 1 مانگ ئەمانە ئەو کەسانن کە لێرە کۆبوونەتەوە و ئەم خاتونەش کە دەیانەوێت لێسەوە قسە بکەن و پەیامەکانیان بگەن.